سڵاتان لەبێ بەڕێزان، ئەمڕۆ لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە ئەم نەخشەیە کە هەمانە ئەیکەین بە خانوویەکی واقعی. خودی ئەم نەخشەیەش هەر لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە دروستکراوە، واتە هیچ بەرنامەیەکی ئەندازیاری تیا بەکار نەهاتووە، بەڵکو تەنها لە ڕێگەی ئایەوە دروستکراوە. بۆ ئەو کارەش ئەم بابەتە هەڵەگرین بۆ ڤیدۆیەکی تر، بۆ فێرکاریەکی تر، بەڵام ئەمڕۆ چۆن ئەوە بکەین کە نەخشەیەکمان هەبێ بەم جۆرە، نەخشەیەکی کاملە کە هەموو بەشەکانی تیا ڕوون کراوەتەوە. ئێمە ئەمڕۆ ئەیکەین بە وێنەیەکی واقعی وەکو ئەوەیە کە تەواو بوو بێ. زۆر باشە. بۆ ئەنجامدانی ئەو کارەش گوگڵ جیمینی هەڵەبژێرین. ئەمە گوگڵ جیمینیە کە هەم بە شێوەی ئەپلیکیشن هەم بە شێوەی وێبسایت ئۆنلاین بەردەستە. ئێستا من وێنەکەم ئەپلۆد کردووە، ئەمە وێنەی نەخشەکەیە کە هەمانە ئەپلۆدم کردووە و توڵی گوگڵ بەنەنا بەکارێنم بۆ ئەنجامدانی ئەو کارە کە ئیشی دروستکردنی وێنە و دەستکاریکردنی وێنەمان بۆکە. لێرە من دەقێکی بۆ نووسمیان و چەند وشەیەک ئاکە تێگەێنم کە ئەو نەخشەی هەمانە بۆمانکە بە بابەتێکی واقعی یا وێنەیەکی واقعی. زۆر باشە، ئەمە دەقەکەمان نووسی، دواتر ئەیکەین بە واقعی چاوەڕێیەکەین تا کارەکەمان بۆ ئەنجامەیە. وێنەکەی بۆ گۆڕین بە واقعی، واتە نەخشەکەی بۆ گۆڕین، ئەمەش وێنەکەیە کۆی بینن بە شێوەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێش نەخشەکەی بۆ تەحویل کردین. ئەمە نەخشەکەیە، ئەمەش وێنەکەیە کە بە شێوەیەکی واقعی چۆن دەرەچێت. ئێستا ئێمە ئەتوانین هەر یەکێک لەم ڕوومانە، لەم ژوورانە، لەم بەشانە دووبارە بە ئایەکەی بڵین بماناتێ. بە نمونە ئەم ژوورە سەر بێت ڕوومە، ئەمانەوێت تەنها ئەو ژوورەمان باتی تا بزانین چۆن دەرەچێت لە واقعیە. بۆ ئەنجامدانی ئەو کارەش تەنها داوایەوەکەین کە ئەو ژوورەمان پێ بدە. ئێستا داوای لێەکەین کە تەنها ماستەر بێت ڕوومەکەمان باتێ بە شێوەیەکی سریدی سێڕەهەندی. وەکوی بینین ئەمەش ماستەر بێت ڕوومەکەمانە کە بەم جۆرە دەرەچێت، بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش بۆی هێناوین و دووبارە تۆ ئەتوانی دەستکاری ژوورەکە بکەی لە بابەتی دیکۆرات، لە بابەتی دیزاینی ناوەوە. واتە ئای زیرەکی دەستکرد هەموو جمگەکانی داگیر کردووە، بۆیە گرنگە هەر یەکێک لە ئێمە بە پێی ئەو ئیشەی کە خۆمانێکێنەوە پێویستی هەمانە، ئەگەر کەمێکیش بێ شارەزای زیرەکی دەستکرد بین، بە یاریدەدەری زیرەکی دەستکرد ئێمە بتوانین کارەکانمان بەرەو پێش ببەین و بگەینە ئاستێکی زۆر باش. بۆ بابەتی زیاتر، ڤیدۆ و فێرکاری زیاتر ئەتوانن بینەری پەیجەکەم بن بە ناوی سەربەز نەجمەدین لە فەیسبووک، هەروەها لە تیکتۆک و یوتیوب و ئینستاگرام و لینکدین بە هەمان ناو لەوێژەم و فێرکاریەکان بڵاوەکەمەوە. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.